کاتێک زیرەکی دەستکرد دەگاتە ئاستێک کە بتوانێت تابلۆیەک بکێشێت، فرمیسک بە چاویدا بێتە خوارەوە، یان پارچە میوزیکێک دروست بکات کە هەستت بجوڵێنێ، ئەو کاتە پرسیاری مرۆڤ چییە دێتە ئاراوە. ئەم جارەیان نووسەر و وەرگێڕی ناسراو توانە ئەمین لە کتێبی گفتوگۆیەک لە بەردەم ئاوێنەدا ئەم پرسە دەوروژێنێ. کتێبی گفتوگۆیەک لە بەردەم ئاوێنەدا بەرهەمێکی دیش لەلایەن دەستگای فامەوە چاپکرا و بە ئامادەبوونی نووسەر لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بڵاو دەبێتەوە. کتێبی دووهەمیان ژووری شین دەربارەی هونەر و عیرفانە لە نووسینی شاعیر و نیگارکێشی ناوداری ئێرانی سوهراب سپێهریە و توانە ئەمین وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. نووسەر وەرگێڕ توانە ئەمین لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆ دەربارەی ئەم دوو بەرهەمە نوێی دەکەین. کاکتانە سڵاو لێبێ بەخێر بێی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەتوانم بڵێم خەرمان بەرەکەت لە کتێبێکی نوێ و پرسێکی نوێیە کە ئەویش زیرەکی دەستکردا لە نێو کتێبێکی نوێدا ئەم پرسە و ڕوژاندووە. پاڵنەری پشت نووسینی ئەم کتێبە چییە؟ سپاس دەکەم. لە ڕاستیا زیرەکی دەستکرد لەم ساڵانی ڕابردووە دوو-سێ ساڵ زۆر بە خێرایی هاتە ناو ئێمە. من پرسیار و گومانەکانی خۆمە وەک لە پێشاوەک ئینسانێک، دوایی وەک نووسەرێک سەریە شەو و کێشە و نەکبەتیەکانی دوایی ئەمە چیە بێ بۆ ئێمە. بە تەنیا داهێنانە، بە تەنیا توانین ئیسفادەی لێ بکەین، توانین مثلەن لە مۆدی لە زمانەکە تەنیا توانین لە ڕیسێرچ و توێژینەوە و گەڕان و سەرچاوە زۆر دەوڵەمەندە، یان نەتوانێت کێشە و سەرێشەمان بۆ دروست بکە. کتێبەکە گفتوگۆی ئەوەیە کە مەترسیەکانی ئەمە چی ئەکرێت لە کۆتاییە لە ڕۆژانێکا بێت ئێمە کارمان نەمێنێت، تەنانەت من تۆوەکو بێژەرێک و میوانێک لە تەلەڤیزیۆنەکە کارمان نەمێنێت، زیرێکی دەستکرد بتوانێت لە ڕێی لۆگاریتم و خۆی بۆ فۆرمی کە هەیەی دوو مرۆڤدان لێ لەسەر تەلەڤیزیۆن قسە بۆ خەڵک بکەوە ئێستا بینین کە ئەو شتە هاتووەتە دی. بەڵێ بە بۆچوونی بەڕێستان لە نێوان زیرەکی مرۆڤ و ئەلگۆریزمدا ئەتوانم بڵێم سەرنجام کامیان ئاڵای تەسلیم بوون هەڵەکەن؟ لە ڕاستیا قورسە لە ئێستا ئەوە دیاری بکەی. من باوەڕم وایە ئینسان بە ئاسانی ئاڵای تەسلیم بوون هەڵ ناکە بۆ وەڵامی پرسیارەکەت، مادام ئینسان خۆی ئەم داهێنانەی دروست کردووە، ئەتوانێت پەری پێ بە، ئەتوانێت وا دای بڕێژێکە خۆی تێنەپەڕێنێ، زۆر زیرەکە، زۆر بەتایبەتی لە بابەتە حسابەکانە، لە بابەتە فۆرمالەکانە، لە بابەتە زمانەوانەکانە زۆر لە ئێمە مرۆڤ زیرەکترە، زۆر بە خێرایی ئەتوانێت کاتێکی زۆر بۆ ئێمە بژێڕێتەوە. بەڵام باوەڕم نییە لایەنی کەم لە ساڵانی ئاوا زۆر نزیکە بتوانێت ئینسان تێپەڕێنێ. ئینسان تێپەڕاندن تەحەدایەکی فەلسەفی قوڵە، بە زیریشی دەستکرد بەڕاستی ئێستا ناکرێت. لە ئەگەری ئەم شتومڕە چارەنووس سازەدا لە نێوان مرۆڤ و ئامێردا چارەنووسی جیهان بەکوێ دەگات؟ هەر گومانی پشتی کتێبەکەی من ئەوەیە کە جیهان بەکوێگات. لە ڕاستیا کتێبەکە سێ بەشە، بەشی یەکەمی پێشەشیەکە من نووسیومە، بەشی کۆتایی پاشەشیەکە زیرەکی دەستکرد نووسیوێتی لەبارەی خەتەریەت و ئاڵانگاریەکانی زیرەکی دەستکردووە، کۆمەڵە شتەڵێکە لە ڕاستای ئەمە کومبرەفەر عەقڵمان پێی نەشکاوەکە خۆی توانێت ئەوەندە ببێ جێی مەترسی. ناو ڕاستەکەی بیتێ لە چوار تەوەر کە فەلسەفە، ئاین، زانست، هەروەها هونەر، ئەمانە بەیەکەوە من وەکو مرۆڤێک و ئەو وەکو زیرەکی دەستکرد گفتوگۆیەکەین لە خوێندنەوەی کتێبەکەەوە تێگەی کە مەترسیەکانی ئەم داهێنانە گەشتۆتە کوێ. من حەزەکەم خەڵک کتێبەکە بخوێنێتەوە، وەڵامی پرسیارەکەی دەسەکەوێت. بەڵێ لە ئایەوە بۆ سوهرابی سپێهری دوو دنیابینینی جیاواز، دوو کتێبی جیاواز و لە یەک کادا بڵاوکردنەوەی بە دوو دنیابینینی جیاواز ئەکرێت پێم بڵێ چ پەیامێکی لە پشتەوەیە؟ لە ڕاستیا ڕاستەکەی دوو گیانی زۆر جیاوازن. گیانی سوهراب جیهانی عیرفانە، سوهرابی سپەهری شاعیر و نیگارکێشی ئێرانیە، کۆمەڵە کتێبی هێجگە لە شعرەکانی. ئەم کتێبی ژووری شین دوای 40 ساڵ یەکەم جارە بکرێ بە زمانی کوردی. لە ڕاستیا تا شوێنەی من ئاگادارم یەکەم جارە وەربژارێ بۆ هەر زمانێکی تریش.
کتێبێکە زۆر زۆر جوانە، کتێبێکە لەبارەی بیرەوەرەکانی خۆی، لەبارەی مناڵی، لەبارەی ڕخنەکانی لە سیستەمی پەروەردە ئەو خوێندنە هەڵێ و پڕزانیاری بە بەردەوامی زانیاری بە مێشکی منداڵ، زانیارێکی ئیسفادەی لێ ناکەین کە سوودمان لێ نەبین لە ژیانمانە. ئەو لە ڕاستیە مێژووی پەروەردەی ئێرانە ژێڕێتەوە کە مێژووی پەروەردەی عێراقیش هەروایە، یانی ئێمە تۆ بینەرەکانیش ئەو هەموو ئینشا عەرەبیەمان خوێند ئەو لەبەری بکەین شعری قبل الئیسلامی عەرەبی بۆ مناڵەکە بێت لەبەری بکە. بەشێکی بریتێ لە ڕخنەگرتن لە سیستەمی پەروەردە، بەشێکی پەرژانە لەسەر هوەر بەگشتیوە، هوەری تەلارسازی بە تایبەتی. لەبەرەوەی سۆراب خۆی سەفری نیویۆرکی کردووە مەسەلەن لە سیەکانە لە چلەکانە لە یابان بووە. ئەم جیهان بینیە ئەم گەشت و گەڕانەی شاعیرەکە واکە کە یەتەوە خوێندنەوەی شتری هەیە بۆ دنیای خۆیان. بیناسازی ئێرانی یا بیناسازی شەرقی ڕۆژهەڵاتی ئەخوێنێتەوە. پێمانەڵێ مەسەلەن بۆ پەنجەرەکانی ئێمە ڕۆ و باکوورە، بۆ سەقفی هەندێک ماڵمان لە خانە کۆنەکانە ساپیتێکی گومبەزی هەیە، بۆ مزگەوت گومبەزی هەیە، بۆ کلێساکان مەسەلەن شێوازێکی هەندەسی بیزەنتی گومبەزی هەیە. وزەی ئینسان لەویا چی لێ شتی زۆ سەرنج ڕاکێش ئەڵێ کە فیلسوفێکە ناوی باشدارە فڕەنسیە، کتێبیشیەیە ناوی عەقلانیەتی شوێنە. باشدار ئەڵەیە ئینسان کە ساپیتەی بۆ خانوو دروست کردووە، سەقفی خانوو تەنیا بۆ خۆپاراستن لە باران و بەفر و گەرما و سەرما نەبوو، ئەمە دیوە فیزیکەکەیەتی، دیوە میتافیزیکەکەی بۆ خۆپاراستن بۆ لە هێزە شەڕانگێزەکان یا هێزە ڕۆحانیەکان یا هێزەکانی تری ئاسمان. سوهرا بڵێ ئەگەر باشلار سەربانەکانی ماڵی ئێمەی ببینایە کە مەسەلەن مزگەوتی تایە گومبەزیە، ئەیزانی کە لە ڕاستیە سەربان لای ئێمەی ڕۆژهەڵاتی بۆ خۆپاراستن نییە لە هێزە ئاسمان، بەڵکو بۆ پەیوەندیگرتنە لەگەڵ هێزی ئاسمان. خوێندنەوەیکی نوێتر سیرتر بۆ ئەو شتە ئاشنایانی کە لە ماڵە هەمان، مەسەلەن پەنجەرە، درگا، مەسەلەن دەستی چەپ بۆ دەستی ڕاستگرنگیمان زۆر بە دەستی ڕاستدا کەی ئەو تەحویلە لە مێژووی بەشەریەتا ڕوویە. کتێبێکی زۆر سەیرە لە ڕاستیە 10 ساڵ دوای مردنی بڵاو کراوەتەوە، 670 پراوێزم بوو نووسیوە بۆ ئەوەی خوێنەری کورد ئاسانتر لێ تێبگا. کتێبێکی زۆر شیرینە، پێشنیارەکەم هەموو خوێندکار و مامۆستایانی پەیمانگای هونەرە جوانەکان، کۆلێجەکانی هونەرە جوانەکان بیخوێننەوە، هەموو ئەندازیار و تەلارسازان، ئەوەی خەڵکی یۆگایە، ئەوەی ئەهلی عیرفان و دڵ و تەسەوفە بیخوێنێتەوە. بەڕاستی کتێبی بە قەولی عیرفان کتێبی قەلبە، ینی کتێبی دڵە، وەستانی ئینسانە و بە خۆدا بچۆرەوە تۆ لە کوێی سروشتین. ئاژەڵێک چییە؟ ینی لە هەر کەسێک بپرسی بڵێم چەند درەخت لە کۆڵانەکەتان هەیە نازانێم. 20 ساڵ 30 ساڵە ماڵیان لە کۆڵانەیە، چونکە مەشغوڵە ئەڕوایەت ئەڕوا درەختێک نبینێت. ئیشی ئەو کتێبەوە ئیشی سۆراب بەگشتی لە کۆبەرهەمی سۆراب ئەوەیە کە وا لە مرۆڤ کا بڵێ ببینە تو لە سروشتا بە تەنیا خۆنی، ئاشەڵ ببینە، ڕووەک ببینە، سروشت ببینە. کاکتوانە سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە، هیوای سەرکەوتن بۆ خوازم.